بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان ئەو دوو نەشتەرگەریە دەگمەنەی کە باسی دەکەین یەکەمیان نەشتەرگەری دەرهێنانی بەردی گورچیلە بوو بەڵام دەگمەنەکەی لەوەدایە بۆ منداڵێکی تەمەن 3 ساڵ هەڵبەتە لە منداڵیشا بەردی گورچیلە ئەگەری هەیە دروست بێ بەڵام بە ڕێژەیەکی کەمتر وەکو ئەوەی لە گەورەیە بەردێکی هەبوو ئەو چارەخوازەمان قەبارەکەی نزیکەی 3 سانتیم بوو توانیمان لە ڕێگای کونێکی بچووکتر لە 0.5 سانتیم بچینە ناو گورچیلەی ئەو منداڵە و هەموو گورچیلە پاکێنەوە لەبەر سوپاس بۆخوا بەبێ ئەوەی تووشی خوێنبەربوون یان هەر مەشاکلێکی کە بین نەشتەرگەریەکەمان ئەنجامدا و بە سەرکەوتووی نەشتەرگەری دووەممان چاندنەوەی هێلکەگونی دەستکردە هێلکەگونی دەستکرد تەبەن ئەمە لە مادەیەکی سیلیکۆنی تایبەت دروست کراوە بۆ ئەو چارەخوازانەی کە هێلکەگونیان نییە بە هەر مەبەستێک کە نەماوە لە هەڵیان گردووە بەهۆی نەخۆشیەوە یان بەهۆی زەبرێک وەری کەوتووە ئەم چاندنەوەیە تەنها بە مەبەستی جوانکاریە لە پشت جوانکاریەکەیش لە ڕووی دەرونیەوە ئارامتر دەبێت کە کاتێک چارەخواز دەبینێ تورەکەی گونی بەتاڵ نییە بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک میهرەبانی دڵسۆزی و لێزانی